لەگەڵ گەیلان حاجی سعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر بۆی کە گفتوگۆ بکەین تایبەت بە گرنگی کۆڕبەندی ئابووری جیهانی لە داڤۆس و بە تایبەتی بەشداری هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و بەشداربوونی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەم کۆڕبەندە. ئەم کاتتان باش بەڕێز گەیلان. بەشداریکردنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە چەند ساڵی ڕابردوو لە کۆڕبەندی داڤۆس چ کاریگەری و ڕنگدانەوەیەکی لەسەر گەشەسەندنەکان کە گەشەسەندنی ئابووری بوونە لە هەرێمی کوردستان کاریگەریەکانی چی بووە؟ سەرەتا زۆر سوپاستان دەکەم. ڕێز و سڵاوم بۆ بینەران و بیستەرانی کوردستان 24 هەروەکو دەزانن کۆڕبەندی ئابووری داڤۆس ساڵانە کە دەبەسترێت کۆڕبەندەکە گرنگی تایبەتی خۆی هەیە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووریەوە و بەشداریکردنی بەڵێ ئێمە دواتر دەگەڕینەوە لای میوانمان بۆی کە زیاتر گفتوگۆ تایبەت بە گرنگی بەشداری هەرێمی کوردستان بکەین کە لەم کۆڕبەندە جیهانیە لەم پلاتفۆرمە جیهانیە بەشدارە بێت کە بەشێکی زۆر لە سەرکردەکانی جیهان تایدا بەشدارە بن بە تایبەتی ئەوەی کە زۆر گرنگە بە ئامادەبوونی بەرچاوێکی با بڵین شاندێکی ئەمریکی کە بە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ هەروەها بە بەشداری سەرکردەکانی G7 و سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ئۆرسولا فۆن دەر لاین و نوێنەرانی ئابووریە گەورەکانی جیهان و تەنانەت وڵاتانی تازە پێچ کەوتوو واتە ئەمە لەناو ئەم دیمەنە نێودەوڵەتیە بەشداریکردنی هەرێمی کوردستان دەبینین لەم کۆڕبەندە جیهانیە کە ساڵانە ئەم کۆڕبەندە ئەنجامەدرێت. بەشێکی زۆری بەشداربوونی ئەم سەرکردانی کە لەوێ ئامادە ئەبن گرنگیەکی تایبەت ئەدا بەم کۆڕبەندەوە لەوەز گرنگتر ئەوەیە کە هەرێمی کوردستان تێدا بەشدارە و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەم کۆڕبەندە بەشداریەکە چونکە هەم لە ڕووی ڕەهەندی سیاسی و هەروەها جگە لەوەش لە ڕووی ڕەهەندی ئابووری تایبەتیەکی زۆر ئەدا بە هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی استراتیژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەرێمی کوردستان تایدا بەشدارە بێت. بۆیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس ئەمڕۆ بەرەو سویسرا بەڕێکەوتووە و حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەنراوێکە ئاماژەی بۆدا کە ئەمڕۆ سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەرەو سویسرا بەڕێکەوتووە بۆ بەشداریکردن لە کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس. هەر بە گوێرەی ڕاگەنراوەکە سەرۆکی حکوومەت زنجیرەیە کۆبوونەوە و دیداری لەگەڵ سەرۆک و سەرکردە باڵاکان و خاوەنکارانی جیهانی دەبێت بە مەبەستی گفتوگۆکردن لەبارەی دوایین ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەیە هەن لە جیهانە هەن و تەواوی ئەو پێشهاتانی کە گۆڕانکارین لە ڕووی پێشهات کە چه ئەو پێشهاتە سیاسیانە چه ئەو پێشهاتە ئابووریانی کە ئێستا لە جیهاندا بوونی هەیە و هەمان شێوە لە عێراق و لە ناوچەکەش تەواوی ئەو پێشهاتانی کە چ لە هەرێمی کوردستانە چ لە عێراقا چ لە ناوچەکەیە لێرە گفتوگوی لەبارەوە ئەکرێت چونکە دەرفەتە لەم کۆڕبەندە تەواوی سەرۆک و سەرکردە جیهانیەکان لەوێ بەشدارە بن و ئەمە وا دەکات کە لە پەراوێزی کۆڕبەندەکە کۆمەڵێک کۆبوونەوەی جیاجیا بەڕێوە بچێت. هەروەها باس لە چاکسازیەکان بکرێت کە ئەو چاکسازیانی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی داوە لە کەرتە جۆرا و جۆرەکان بە خۆتان دەزانن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی چەند ساڵێکە بەشدار دەبێت لە کۆڕبەندی جیهانی داڤۆس بێگومان هەرێمی کوردستان چەندین هەنگاو بەرەو پێش چووە لە بوارە جیاجەکان لە کەرتە جۆرا و جۆرەکان بە ئامانجی بنیادنانی ژێرخانێکی ئابووری بەهێز کە ئێستا هەرێمی کوردستان بۆتە خاوەن پێگەیەکی تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گرنگیەکی تایبەتی هەیە و لە با بڵین کۆڕبەندێکی لەم شێوەیە لە پلاتفۆرمێکی جیهانی لەم شێوەیە بەشدارە بێت کەواتە فۆکسێکی زۆر ئەخرێتە سەر هەرێمی کوردستان و بە گرنگیەوە دەڕوانرێتە هەرێمی کوردستان. سەرۆکوەزیران مەسرور بارزانی وەک ئاماژەشم پێکرد لە پەراوێزی کۆڕبەندەکە زیاتر لە 20 دیداری گرنگی ئەبێ لە ئاستە باڵەکان لەگەڵ چەندین کۆمپانیای گەورە و وەبەرهێنی جیهانی لە یەک کات و یەک شوێن ئەم با بڵین کۆڕبەندە کە ئەنجامەدرێت سەرۆکوەزیران لەوێ ئامادەیە و ئەمە دەرفەتێکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان کە بەشدارە لەوێ. لەگەڵ ئەوەشە لەگەڵ شاندەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان 20 وەبەرهێن لە کەرتی وەبەرهێنان بەشداریان کردووە کە ئەمە گرنگێکی تایبەتتر ئەدات بە
وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئەمە گەرم و گوڕیەک ئەدا بە وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان کە بە جۆش و خرۆشێکی دیکەوە بە گەرم و گوڕی بە تین و گوڕێکی دیکە لەناو هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن جگەلەوە چاوی وەبەرهێنەرانی بیانیش دەخاتە سەر هەرێمی کوردستان کە لە ناوچەکە هەرێمی کوردستان شوێنێکی سەقامگیرە دەتوانن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن پەرە بە کەرتەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن هەروەک ئاماژەم پێکرد بەشداری بوونی بەرچاوی شاندێکی گەورەی ئەمریکی ئەمساڵ زۆر جیاوازی کردووە کە لە کۆڕبەندەکە وڵاتانی دیکەش بەشداریان کردووە کە ئەم ساڵ شتێکی دیکەش هەیە وەکو ساڵی پار کە ماڵی کوردستان هەیە ساڵی پاریش ژوورێک بە ناوی ماڵی کوردستان لە کۆڕبەندی داڤۆس ڕێکخرا ئەم ساڵش بە هەمان شێوە هەروەکو هاوکارمان ئاوارە هەورامی ئاماژەی پێدا کە پێشوازی لە میوانان دەکات بە ناوی ماڵی کوردی و لە چوارچێوەی بەڕێوەچوونی 56مین کۆڕبەندی ئابووری جیهانی لە شاری داڤۆسی سویسرا ماڵی کوردستان ژوورێکە بە ناوی ماڵی کوردستان کە بۆ جارێکی دیکە وەک ئاماژەم پێدا دەرگاکانی بەڕووی بەشداربووان و میوانانی کۆڕبەندەکە ئەکاتەوە کارنامەی چالاکیەکانی خۆی بۆ ماوەی چەند ڕۆژێک بڵاوەکاتەوە ئەم ماڵە تایبەتە چونکە لەلایەن سەرۆک وەزیران مەسرور بارزانیەوە کراوەتەوە ئامانجی سەرەکیشی نمایشکردنی توانەکانی هەرێمی کوردستانە و کردنەوەی دەواازەی نوێیە بۆ وەبەرهێنەران و هاوبەشانی جیهانی بێگومان ئەوەی کە زۆر گرنگە لە ئەم ساڵە ئەوەیە کە مەسرور بەرزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو لە کۆڕبەندی داڤۆس بەشداری کردو ئەمە وای کردووە کە کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر گەشەسەندنی ئابووری هەرێمی کوردستان هەبێت و گرنگی بەشداری هەرێمی کوردستان لە کۆڕبەندی داڤۆس لە ژێر ڕۆشنایی ئەو گۆڕانکاریە بازرگانی و ئابووریانە لەسەر ئاستی جیهان و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فۆکسی دەخرێتە سەر هەر بۆ گرنگیدان بەم بابەتە زیاتر لەگەڵ گەیلان حاجی سەعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر گفتوگۆی زیاتر ئەکەین دووبارە سپاس دەکەین بۆ ئامادەبوونت بەڕێز گەیلان دەینە وەلات ئەگەر ئێستا گوێبیستی من بی باسی ئەو پرسیارەمان کرد کە بەشداریکردنی سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە چەند ساڵی ڕابردوو لە کۆڕبەندی داڤۆس چ کاریگەری و ڕنگدانەوەیکی لەسەر گەشەسەندنە ئابووریەکانی هەرێمی کوردستان هەبوو زۆر سوپاس بێگومان کۆڕبەندی داڤۆس ساڵانەکە ئەنجام دەدرێت گرنگی تایبەتی خۆی هەیە بەو پێی کە زۆربەی سەرۆکی وڵاتان و هەروەها وڵاتە زلهێزەکانی ئابووری لەو کۆڕبەندەدا بەشداری دەکەن هەروەها وەکو هەرێمی کوردستانیش بەشداری ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە یاوەری شاندێک کە بەشداری ئەو کۆڕبەندە دەکات بێگومان لە ساڵانی ڕابردووشدا کە بەشداریان کردووە کاریگەریەکی گرنگی هەیە و هەروەها دەرخەری ئەوەیە کە پێگەی هەرێمی کوردستان لە ڕوانگەی ئابووریەوە پێگەی تایبەتی خۆی هەیە و دەتوانێت بەشداری لەو کۆڕبەندە بکە کە بۆ هەموو جیهان گرنگە هەروەها جگە لە لایەنی ئابووری کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە گرنگی دەزانین کە شاندەکانی ئێمە بەشدار بێن و گفتوگۆ بکەن لەگەڵ هەموو ئەو کۆمپانیا زلهێزانەی کە لەوێ لە وڵاتانی جیهان بەشداری دەکەن و لە ڕووی سیاسیەوەش پێگەی هەرێمی کوردستان دەردەخا کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ چەندین دیداری تایبەتی لەگەڵ سەرۆکی وڵاتان ئەنجام دەدا کۆڕبەندی داڤۆس جگەلەوەی لە ڕۆ ئابوووریەکەیەوە گرنگە بێگومان لە ڕووی سیاسیشەوە لەوانەیە چەندین کێشەی سیاسی لەو کۆڕبەندەدا لە دیداری نافەرمیدا باز بکرێت و ببێتە هۆی دەرفەتێک بۆ ئەوەی چەندین کێشەی سیاسیش لەوێ چارەسەر بەڵێ هەروەکو دەزانن من دواتر لەگەڵ میوانەکەشمە بەردەوامە بم باس لە گرنگی بەشداری هەرێمی کوردستان دەکەین لە کۆڕبەندی داڤۆس لەگەڵەوەشە بەردەوامین لەگەڵتانکە سەرۆک کۆمپانیاکان و سەرکردەکانی حکوومەت لەم وشانەی کە کۆڕبەندی ئابووری جیهان لە داڤۆسە تایبەت بەوە ئێمە بەردەوامین لەگەڵتانە کە لە داڤۆس سویسرا بەشدارە بن دەستەبژێری جیهان کۆبوونەوەیەکی ساڵانەی ئەنجامەدات بۆ گفتوگۆکردن و پێشخستنی ئابووری لەسەر دەمێک کە پرسە جیهانیەکان بە قۆناغێکی هەستیار و تاریک بەهۆی زلهێزانەوە ڕەتە بن سەردەمێک کە تەواوی سیستەمی جیهانی لە گۆڕانە
نەخشەکان دائەڕێژێنەوە لەو نێوانش تا دێ زیاتر جیاوازی لە نێوان دەوڵەتمەند و هەژارەکان یاخود دەوڵەمەندەکان و هەژارەکان زیاترە بێ. لە چاوەڕوانی خەونی باشتربوون لە ساڵی 2050 کە ئەمە پرسیارێکە لێرە باسی لێوە دەکرێت لەم کۆڕبەندە دەیانەوە وەڵامی ئەوە وەربگرنەوە کە چۆن لە ساڵی 2050 دەیانەوێت مرۆڤ بژیت. وەکو باسیشمان کرد ئەمڕۆ کاتژمێر 8 بەڕێو ڕسمێکی تایبەت کۆڕبەندەکە دەست پێکات کە کۆڕبەندێکی گرنگە کە ئەو کۆڕبەندە شێوازی دەستپێکردنەکەی بەم شێوەیە کە ئۆرکسترایەکی میوزیک بۆ دەستپێکەکەی دەستەکەن بە ژەنین تەواوی ئەو ئەندامانەی کە ئەو گروپە میوزیکە پێکەهێنن براوەی خەڵاتە جیهانیەکانن و شێوازی دەستپێکردنی کۆڕبەندەکە بەم شێوەیە دەبێت و دواتر سەرۆک و سەرکردەی وڵاتان ئامادە دەبن باس لە پرسە گرنگەکانی جیهان دەکەن چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی ئابوووریەوە چونکە ئابووری و سیاست دوو دوانەی لەیەکدا نەبراون بێگومان لە هەر شوێنێک ئابووری هەبێت سیاسەتیش لەوێ هەیە لە هەر شوێنێک سیاست هەبێ ئابووریش لەوێ هەیە جا ئەم کۆڕبەندە بۆ ئەوەیە کە ئەو پرسانەی کە پرسی جیهانین لەوێ باسییان لێوە بکرێت و تایبەتتر بەم بابەتە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس بەشدارە و کەمێک لەمەوە پێش بوو کە هاوکارم ئاوارە هەورامی ئاماژەی بۆدا و لە گەشتەکانی دیکەش بە هاوڵاتیان مانگەیاند کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو سویسرا بۆ بەشداری بوون لە کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس بەڕێکەوتووە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکە ئاماژەی بۆ داوە کە ئەمڕۆ سەرۆک وەزیران مەسرور بارزانی بەرەو سویسرا بەڕێکەوت بۆ بەشداریکردن لە کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس و بە گوێرەی ڕاگەیەنراوەکە سەرۆکی حکوومەت زنجیرەیەک کۆبوونەوە و دیداری ئەبێت لەگەڵ سەرۆک و سەرکردە باڵاکان و خاوەنکارانی جیهانی بێگومان لەگەڵ شاندەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 20 وەبەرهێنی ناوخۆیی هەرێمی کوردستانیش دەچنە داڤۆس لەوێ ئەمە دەرفەتێکی گەورەیە بۆ وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان کە لەوێ باس لە کار و پرۆژە و چالاکیەکانی خۆیان بکەن ئەمە ببێتە هۆکارێک بۆ ئەوی کە وەبەرهێنی بیانی ڕووبکاتە هەرێمی کوردستان سەرۆک کۆمپانیاکان سەرکردەکانی حکوومەت لا کۆڕبەندی ئابووری جیهان لە داڤۆس لە سویسرا بەشدارە بن دەستەبژێرێکی جیهان ئەمڕۆ دەستەکات بە کۆبوونەوەیەکی گرنگ کام کۆبوونەوەی ساڵانە ئەنجامەدەن بۆ گفتوگوکردن و پێشخستنی ئابووری لە سەردەمێک کە پرسە جیهانیەکان بە قۆناغێکی هەستیار و تاریک بەهۆی زلهێزانەوە ڕەت دەبنەوە. بەڵێ بێگومان ئێمە دەمانوێت گفتوگۆی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە هەر بۆیە پێویستەکە تایبەت بەم پرسا بزانین لە ئەم کۆڕبەندە چ گرنگیەکی هەیە کە هەرێمی کوردستان بەشدارە چ گرنگیەکی هەیە کە هەرێمی کوردستان بتوانێت سوود لەم دەرفەتە وەربگرێت و هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی ئارام و سەقامگیر لە ڕۆژەڵاتی ناوەڕاست نیشان بدات وەکو ئەوەی کە نیشانیشی داوە تاوەکو ئێستا بۆی کە وەبەرهێنێکی زیاتر هەرێمی کوردستان سەرنجی بۆ خۆی ڕابکێشێت بۆیە دووبارە دەگەڕینەوە لای میوانمان گەیلان حاجی سەعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر کە گفتوگۆکانمانی لەگەڵ بەردەوام ئەکەین. بەڕێز گەیلان من دەگەڕێمەوە لای جەنابەت دەمێ پرسیارەوە بکەم گرنگی بەشداری هەرێمی کوردستان لە کۆڕبەندی داڤۆس لەژێر ڕۆشنایی ئەو گۆڕانکاریە بازرگانی و ئابووریانی کە لە ئاستی جیهان بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو ئەدەن چییە؟ بەڵێ زۆر سوپاس هەروەکو لە پێشودا ئاماژەم پێکرد کۆڕبەندی ئابووری داڤۆس دەتوانم بڵێم داڕێژەری پلانی ئابووریە بۆ هەموو جیهان و پێگەی هەرێمی کوردستانیش و بەشداری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کۆڕبەندەدا بە یاوەری شاندێک کە لە وەبەرهێنەران و بازرگانان پێکاتووە دەرخەری ئەوەیە کە هەرێمی کوردستان پێگەی ئابووری و سیاسی لەو نێوەندەدا پێگەی خۆی هەیە و پێگەکەی کاریگەرە لەناو ئەو کۆڕبەندەدا و ئەو گرنگی ئەو کۆڕبەندە لەوەدایە کە وڵاتە زلهێزەکانی جیهان چ لە ڕووی ئابووری یاخود لە ڕووی سیاسیەوە بەشداری ئەو کۆڕبەندە دەکەن و چەندین دیداری تایبەتیش لەو کۆڕبەندەدا ئەنجام دەدرێت و
بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت بێگومان چەندین دیداری هەیە لەو کۆربەندەدا ئەو دیدارانە کاریگەری خۆی دروست دەکات لە ڕووی سیاسی و هەروەها لە ڕووی ئابووریشەوە و بێگومان دیداری بازرگانان و وەبەرهێنەران و بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنەران کە لە یاوەری شاندەکە دەکات لەگەڵ جەنابی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دیدارانە دەبێتە هۆی ئەوەی کە کاریگەری ئابووری و سەرنجڕاکێشانی وەبەرهێنەران و بازرگانانی وڵاتانی جیهان بۆ هەرێمی کوردستان و بێگومان ئەم دیدارانە پەیوەندیەکان فراوانتر دەکات و کاتێک پەیوەندی ئابووری یاخود سیاسی فراوانتر دەبێ کاریگەری ئەرێنی لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات. ئەم کۆربەندانە چەندین باس و بابەت لی گفتوگۆ دەکرێت و یەکێک لەوانەی کە ئاماژەم پێکرد پلانی دەتوانم بڵێم پلانی ساڵانەی و وجهە نەزەری ئەو وڵاتە زلهێزە ئابووریەکان لەو کۆربەندەدا باز دەکرێت. بۆ نمونە یەکێک لەو بابەتانەی کە لەوانەیە گفتوگۆی زۆری هەڵبگرێت زیرەکی دەستکردە کە بەرەو چه ئاراستەیەک دەڕوا و کاریگەریەکانی لەسەر وڵاتان و لەسەر ئابووری وڵاتان کاریگەریەکانی چۆن دەبێ و ئەو کۆربەندە لە ڕاستیدا بەشداریکردنی شاندی هەرێمی کوردستان لەم کۆربەندەدا ساڵانە زۆر گرنگە و پێگەی هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی ترەوە و پەیوەندیەکە ئابووریەکانی هەرێمی کوردستان دەبێتە وڵاتێکی تر. باش کەواتە جەناب دەڵێیت هەرێمی کوردستان باتە قۆناغێکی دیکەوە کاتە لەم کۆربەندە نێودوڵەتی هەرێمی کوردستان ڕەهەند و بابەتە پرۆتۆکۆلەکان تێپەڕێنێت و بۆ گرنگیەکی استراتیژی قوڵی ئابووری واتە تەنیا بەشداریکردنێکی پرۆتۆکۆلی نییە لە ڕووی ئابووری و گرنگیەکی تایبەتیە هەرێمی کوردستانی شەباتە قۆناغێکە ئەو قۆناغە چ قۆناغێکە؟ من پێم وایە ئەو قۆناغەیە کە هەرێمی کوردستان بتوانێت و دڵنیام کە لەو کۆبوونەوەدا لەو دیدارانەدا دەتوانن لەگەڵ سەرۆکی کۆمپانیا زلهێزەکانی جیهان دیدار و کۆبوونەوە بکەن و بتوانن ئەو کۆمپانیا زلهێزانەی لە ڕووی ئابووریەوە کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ئابووری جیهان هەیە لە دیدارەکانیان لە کۆبوونەوەکانیان دەتوانن سەرنجیان ڕابچێشن بۆی لە هەرێمی کوردستانیش بتوانن وەبەرهێنان بکەن و ئەو وەبەرهێنانەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت لەلایەن کۆمپانیا زلهێزەکانەوە بێگومان ئەوە قۆناغێکی پتەوە ئابووریە بۆ هەرێمی کوردستان و دەتوانێت قۆناغەکانی بچێتە قۆناغێکی تر. کاتێک پەیوەندیەکان فراوانتر دەبن لە ڕووی ئابووری ئەوە لەوانەیە ڕاستەوخۆ یاخود کاریگەریەکانی ڕاستەوخۆ نەبێ بەڵام کاریگەریەکان لە داهاتوودا کاریگەری باش دەبێ و ئەم کاریگەریە ئابووریانە گومان لەوەدانە کە پێگەی سیاسی هەرێمی کوردستانیش دەگۆڕێ بە قۆناغێکشتە بۆیە چەند بتوانن پەیوەندی ئابووریەکان فراوانتر بکەن و ئەوە دەرفەتێکە بە ئەوی بتوانن ئەو پەیوەندیانە دروست بکەن. بەڕاستی ئابووری واتە پەیوەندی و پەیوەندی ژواتە ئابووری و فراوانکردنی پەیوەندی دەبێتە هۆی بەهێزکردنی ئابووری لە بۆ هەر وڵاتێک یاخود هەرێمی کوردستان. کەواتە با پرسیارەکە بەم شێوەیە بکەین تا چەند ئامادەبوونی کورد و بەوەرهێنی کورد لەم کۆربەندە دەرفەتە تا بتوانێت پشتبەستن بە کەناڵە تەقلیدیەکان کەم بکاتەوە بۆ هاوکاریکردن لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش لە کەرتەکانی وزا کشت و کاڵ گەشت و گوزار تەواوی ئەو کەرتانەی کە پەیوەستن بە ئابووریەوە. بێگومان ینی کۆربەندێکی لەو جۆرە کە زۆربەی سەرۆکی کۆمپانیا زلهێزەکان و سەرۆکی چەندین وڵاتی زلهێز هەروەها وڵاتانی جیحەوت کە لەو کۆربەندەدا ئامادە دەبن و زیاتر لە 2500 کەس لەو کۆربەندەدا بەشداری دەکات ئەوە دەرفەتێکە بۆ هەرێمی کوردستان بۆی لەو کۆربەندەدا بەشداری بێ و لەلایەنی وزا و لەلایەن کشت و کاڵی و لەلایەنەکانی دیکەی بازرگانی و پیشەسازی بتوانێ ئەو پەیوەندیانە لەگەر کۆمپانیا زلهێزەکان دروست بکە و کاتێک تۆ توانیت پەیوەندیەکان دروست بکەی لەگەڵ ئەو کۆمپانیانە کە ئەو کۆمپانیانە واقعی هەرێمی کوردستانیان بۆشی بکەیەوە دڵنیام لەوەی کە کاریگەری ئابووری لە کاتە کورد لە ڕێگای ئەم پلاتفۆرمە جیهانیە ئەتوانێت متمانەی وەبەرهێنی ناوخۆی و نێودوڵەتی بەرز بکاتەوە و گروتینێکی تایبەت بەکەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ببەخشێ؟
بێگومان بەڕێی ئێمە ئامانجەکەی ئامانجی بەشداریکردنی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆربەندێکی ئاوا گەورە بێگومان ئەو ئامانجەی لە پشتە کە بتوانێ وەبەرهێنەرانی متمانە دروست بک بۆ وەبەرهێنەرە بیانیەکان کە بتوانن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن ئەوە دەرفەتێکی زۆر گرنگە بۆی ئەم ڕوونکردنەوەیە بۆ کۆمپانیەکان بدەن بۆ سەرۆکی وڵاتە زلهێزەکان بدەن بۆی هاندەری کۆمپانیەکانیان بنکە لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن و دڵنیام لەو دیدارانەی کە ئەنجام دەدرێت بەشێکی ئەگەر بۆ باسی سیاسیش تەرخان بکرێ بەڵام بەشە هەرە گرنگەکەی بۆ پشتیوانی سەرۆکی وڵاتانە لە هەرێمی کوردستان و هاندانی کۆمپانیا زلهێزەکانی وڵاتانی دەرەوەی بۆی لە هەرێمی کوردستان وەبەرهێنان ئەنجام بدەن. بەڵێ ئێمە سوپاس دەکەین گەیلان حاجی سەعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونیت.